تەوەری کۆتایی پرۆگرامی بەیانی کورسات نیوز گفتوگۆ دەکەین باس لە چالاکیەکانی هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژیشنان دەکەین. میوانێکمان دەبێت لە ستۆدی هەولێرەوە ڕاستەوخۆ باس لە تونند و تیژەکان بەرامبەر بەژنان دەکەین کەویش زۆر بەڕێز کۆسترەت ئەحمەد نووسەر و چالەکوانی بواری ژنان لەگەڵمان دەبێت. خات و کۆسترت سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی. دەبێت بپرسم ئەو هەڵمەتانەی کە لە 25 نۆڤەمبەرەوە تا ئەمڕۆ سازکراوە بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژیژنان چ کاریگەریەکی دەبێت لە سەرکەمکردنەوەی تونند و تیژەکان؟ بەیانتان باش، بەیانی ئێوە و هەموو بینەرانی کورسات نیوز باش لە هەرچێکی کوردستان بن. سەرەتا دەمەوێت بڵێم سڵاو و ڕێزم بۆ شۆڕش و بەرخودانی ڕۆژهەڵاتی کوردستان، ئەوانەی کە ژن دەستی پێکرد بە دروشمی ژن ژیان ئازادی و هەروەها پیاوانیش بە یەکسانی و هاوشانیان هاتنە سەر شەقامەکان. سەر و ڕێز بۆ شەهیدان دادەنوێنم، هەروەها سەری ڕێز بۆ هەموو ئەو ژنانەی کە لە کوردستان لە هەر شوێنێکی دنیا بە زوڵم کوژراون یان هەرکە کوژراون ئەزیە دراون زندانی کراون، سەری ڕێزیان لە بۆ دادەنوێنم. خات و میهرەبان سەبارەت بەو هەوڵانەی کە کراوە تا ئێستا بۆ ئەو چالاکیانەی لە بۆ تونند و تیژی بەرامبەر بە ژنان کە کراوە، کاریگەری چ کاریگەریەک دادەنوێنێت ببورن، چ کاریگەریەک چی دەبێت لەسەر ڕەوشی ژنانیان، چ کاریگەریەکی دەبێت لەسەر کەمکردنەوەی تونند و تیژی دژ بە ژنان. ئەمە ئەو چالاکیانە یەکەم شت پێویستمان بە هۆشیاریکردنەوەی کۆمەلگایە. هۆشیاریکردنەوەی کۆمەلگا سەرەتا پیاوەکان ئینجا ژنەکان هەردووچیان بەیەکەوە بە یەکسانی دەبێت وشیار بکرێنەوە بۆ ئەوەی کە بتوانن کاریگەری لە هەر چالاکێک کاریگەری هەبێ لەسەر کەمکردنەوەی تونند و تیژی دژ بە ژنان. ئێمە ئەگەر بین و تەنیا چالاکیەکانمان لە ناو هوتێلە ڕاقیەکان بیت و لە ناو هۆڵە داخراوەکان بی و بریتیبی لە وەرکشۆپێک کە دوای ئەویش وەکو فستیڤاڵێک بێت و ببێتە خواردن و خواردنەوە و قسەی خۆشکردن، ئەوە بەڕاستی نابێتە چالاکی. چالاکی ڕاستینە دەبێت ئەوە بێ کە هەوڵی جددی بدرێ بۆ ئەوەی ژنان لە ماف و ئەرکەکانیان ئاگادار بکرێنەوە وەشیار بکرێنەوە. ئەگەر بێت و هەر تاکەچ کۆمەلگاجات چ ژنبی چ پیاوبی لە منداڵیەوە هەر لە قۆناغی منداڵی کە تازە لە خێزان یەکەم قۆناغی پەروەردەی منداڵە، ئەگەر وشیار نەبێتەوە و فێر نەکرێ ماف و ئەرکی چییە، ئەوە هەمیشە دەکەوێتە ژێر چەپۆکی تونند و تیژی کەسی بەرامبەر یان تاچی بەرامبەر. بەڵێ خات و کۆستەر باس لەو هۆشیاری دەکەی کە پێویستە بە شێوەیەکی گشتی لە ئاستی هەموو تاکەکان هەبێت، هەر لە خوێندنگە هەر لە ئاستی با بڵێن کۆمەلگا ژنان خودی پیاوان خۆیان و لایەنە پەیوەندیدارەکان و دەسەڵاتداران. ئەو با بڵێن کۆدەنگیە لە ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان لێستادا لە چ ئاستێکدا دەبیندرێت؟ خاتم هەرەبان لە ئێستادا ئێمە ئەگەر وەکو میدیاکان سەیری بکەین و یان سۆشیال میدیا دەبینین لە ئاستێکی زۆردا ئاستێکی بەرزدایە. لە ڕاستیدا کاتێک کە کۆمەلگا ئێمە ناتوانم بڵێم دەوڵەت چکە ئێمە دەوڵەت نین، کۆمەلگایەکی پێشکەوتوو بێ، ئەوە دەبینی ئەو کۆمەلگای مەدەنی کاریگەریەکی زۆری دەبی لە ڕاگررتنی تونند و تیژی بەرامبەر بە ژنان. بەڵام لە کۆمەلگای ئێمەدا کە کۆمەلگایەکی دەتوانین بڵێن نیوە پێشکەوتووە، ئەم کاریگەریە زۆرەی نابێ و لە ئاستەکەشی ڕاستە هەوڵی زۆر هەن، ژنانێکی زۆر چالاکان هەوڵی زۆر دەدەن بۆ ئەوەی بتوانن بەربگرن بەو تونند و تیژێ بەرامبەر ژنان دەکرێت، بەڵام دیسانەوە نەیتوانیوە کاریگەریەکی وای هەبی کە وا بکاتن ئەو تونند و تیژیە کەم بکرێتەوە. لەبەرچی ئەگەر سەرەتا سەیری بکەین دەبینین ئەمە ڕۆژانە نەبی ڕۆژی هەفتانە دووسێ هەواڵی کوشتنی ژنمان لە هەموو لایەکی کوردستان
دەبیستین و بەرچاومان دەکەوێت کە چەند بە ناحەقیش هەموو دەکوژرێن کەواتە ئەوە کاریگەریەکی وای نەبووە لەسەر ئەو چالاکیانە کاریگەریەکی وای نەبووە لەسەر ڕاگررتنی تونند و تیژی بەرامبەر ژنان و هۆکارەکەی چییە لەبەرچی تا هەتا ئێستا کاریگەری نەبووە لەبەرەوەی دەگەڕێمەوە دیسان بۆ کۆمەلگای مەدەنی ئەو ڕێکخراوانەی کۆمەلگای مەدەنی کە لە کۆمەلگایەکی نیوە پێشکەوتوی وەکو کوردستاندا بمانەوێ نەمانەوێ بە شێوەیەک لە شێوەکان گرێدراوی دەسەڵاتە کە گرێدراوی دەسەڵاتیش بێ ئەوە چالاکیەکانی سنووردار دەبێ ڕێگان پێ نادرێتن بە هەموو توانای خۆیان بە ئارەزوی خۆیان کە چالاکی بکەن و کاریگەریان هەبێ لەسەر ئەم تونند و تیژیە بەرامبەر ژنان کە دەکرێت لەبەرەوەیە ئێمە کاتێک کە دێن باس لە تونند و تیژی دەکەین و کاریگەریەکانی ئەم دەڵێن بەداخەوە کاریگەریەکی وای نەبووە لەوانەیە تاکوتەرە لەملا لەولا کاریگەریەکی هەبی بەڵام بەگشتی کاریگەری باشی نییە لەسەر ڕاگررتنی تونند و تیژی بەرامبەر بە ژنان و چونکە جێبەجێکردنی یاسا هەتا ئێستاکە هەموو یاسایەک بەرامبەر تاوانبار و بکوژەکان یاسایان لەسەر جێبەجێ نابی دەبینی دەگیرێن و پاشی ماوەیەک لە سزا نادرێن بەردەبن ئەومەشیان ڕێگا خۆشکەرە بۆ ئەوی تونند و تیژی زیاد بێ خات و کۆسر کەواتە بۆ ئەوەی ئەو کارانی کە لەسەر ئاستی ڕێکخراوەیی وەروها لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی کۆمەلگا لەسەر ئاستی لایەنە پەیوەندیدارەکان دەکرێت تا چەندە گرنگە یەک ئاراستە بێت با بڵێن کاتێک کە چالاکیەک ئەنجام دەدێت تەواوی ڕێکخراوەکان یەکدەنگ بن لایەنە پەیوەندیدارەکان یەکدەنگ بن بۆ ئەوەی کاریگەری ئێرێنی لەسەر کەمکردنەوەی ئەو ئامانج و هەڵمەتانە هەبێت کە هۆکارن بۆ کەمبوونەوەی تونند و تیژی. خاتم هەرەبان وەکو پێشتریش باسم کرد هەتا وەکو ئەو ڕێکخراوانە نێنە دەری لە ناو دەسەڵات لەژێر هەژمونی دەسەڵات نەبن حکوومەت نەبن ڕێکخراوی سەربەخۆ نەبن ئەوە ناتوانن ئەوان بە شێوەیەکی چالاکانە و بوێرانە ئیشی خۆیان بکەن ئەم ناڵم نەیان کردێ ئیش زۆر دەکرێت چالاکی زۆر دەکرێت بەڵام دێسا هەما قسە دەکەم دەگەڕێمەوە دەڵم چالاکی پێش هەموو شتێک دەبی لە خێزانەوە دەست پێ بکرێتن وشیارکردنەوەی خێزان وشیارکردنەوەی دای بابان دایک و باوکە گەر هوشیار کراوە دەزانێت چۆن منداڵەکانی پەروەردە بکە دوایی قۆناغی خوێندن قوتابخانە دێت و کە خوێندن و پرۆگرامی خوێندن هەروەها میکانیزمی جێبەجێکردنی ئەم پرۆگرامە تا چەند گرنگی بە وشارکردنەوەی قوتابی دەدا تا چەند وا دەکا کە قوتابی بە تایبەتی کچ و کوڕ هەردووچیان بەڵام کچەکان زیاتر چەند دەتوانن چەند شارەزاییان هەیە لەسەر ماف و ئەرکەکانی خۆیان کامە مافی ئەوانە کامە ئەرچی سەرشانیانە دواییش کاتێک کە لە قوتابخانەش تەواو دەبی قۆناغی با بڵێن میدیاش دەسەڵاتێکی زۆر گەورەیەیە لە ئاراستەکردنی ئەو تاکە هەر کاتێک تاچی کۆمەلگا و شیار بوو هەر کاتێک کە هەر یەکێک لە بەتایبەتی ژنان چ ژن چ پیا بەڵام ژن بەتایبەتی کە ماف و ئەرکی خۆی زانی ئەو وەختە زوڵم و زۆرداریش قبول ناکە لەوانەیە تووشی ئاستەنجی زۆر بن بەڵام ئەم مەرحەلەیەش هەر دەبڕن و تێدەپەڕێ بەڵام ڕێکخراوەکان بەو شێوەی کە ئێستا هەیە لەو بڕوایدامان ناتوانن بە شێوەیەکی زۆر ڕاستیان بە شێوەیەکی زۆر تند کاریگەریان هەبێ لەسەر ڕاوەستانیان بەرامبەر ئەو تونند و تیژەی کە بەرامبەر ژنان دەکرێت لەگەر ئەوەی ئەوان هەوڵی خۆیان دەدەن هەوڵی زۆر دەدەن بەڵام دیسان هەوڵەکانیان یان ئارە بڵێ عفو خات و کۆسەر لە قسەکان تا ئاماژت بۆ کرد کە پێویستە هەم کوڕان و هەم کچان بە ماف و بارکەکانی خۆیان ئاشنا بن بۆ ئاشنابوونی کوڕان کچان ژنان پیاوان بە مافوەرکەکانی خۆیان کە هۆکارێک بێ بۆ کەمبوونەوەی تونند و تیژی ئەمە لە ڕووی خوێندنگا ناوەندەکانی خوێندن و لە با بڵێن شوێنە گشتیەکاندا لە ڕێگەی هۆرکشۆپ سیمینار کۆنفرانس ئەمە تا چەندە وا دەکات ئەم چالاکیانە یاخود بەستنی کۆنفرانس و سیمینار بۆ ئاشنابوونی کچان و کوڕان ژنان و پیاوان بە ئەرک و مافەکانی خۆیان تونند و تیژی کەم بکاتەوە و ئەمەش بە شێوەیەکی گشتی لە چاستێکدایە لە هەرێمی کوردستاندا. خاتونجان بەستنی کۆڕ و سەمینار و ئەو بابەتانە زۆر گرنگە
بەڵام ئەو کۆڕ و سمینارانە لەکوێ ببەسترێت نەک ئەو کۆمڕ و سمینارانە پێویستە بێتە ناو هەم لە کۆمەڵگا ناوەندی خوێندن هەم لە شوێنی گشتی هەم لە شێوەی کۆڕ و کۆنفرانس بێت کە بە شێوەی با بڵێن هەر هاوڵاتیەک ئارەزوومەند بێ بچێت. بێگومان ئەگەر هاتوو ئەو کۆڕ و کۆبنەوانە ئەو سمینار ئەگەر هاتوو لە قوتابخانەکان بەردەوام بکرێ لە شوێنە گشتیەکان یان هەمیشە بانکێشتکردن هەبی بەڵام ئێمە کێشەیەکمان هەیە وەکو گوتم ئەگەر کاتێک کە منداڵ هێشتان پێشی بچێتە قۆناغی قوتابخانە لە ماڵی پەروەردەیەکی دروست نەبێتن ئەوە یان کە گەورە بوو لە قوتابخانە ئەوە خۆی ئەو ئارەزۆی نابسی بەشداربی لەو کۆڕ و سمینار و کۆبوونەوە گشتیانەی کە ئاشنای دەکات بە ماف و ئەرکەکانیان ئاشنای دەکاتن بە مافی مرۆڤ لەبەرەوە ئێمە پێویستە سەرەتا منداڵەکە پەروەردە بکەین دایک و باوکەکان پەروەردە بکەین لەوەی بتوان بچنە ئەو کۆڕ و کۆبوونەوانە ئەو سمینارانە کە باس لە مافی مرۆڤ دەکاتن ڕاستە ئێمە لە قوتابخانەکان کتێبمان هەیە لەسەر بابەتی مافی مرۆڤمان هەیە لە پرۆگرامەکان بەڵام ئایا ئەو بابەتانە چۆن دەخوێندرێت لە قوتابخانەکان تەنیا وەکو چەند خاڵێک و قوتابی دێ ئەزبەری دەکا و لە ئیمتحان دەینووسیتەوە کە لە پۆلەکەی چوە دەرێ لە بیری دەکا ئەمە میکانیزمی گوتنەوەی وانەکانمان یان میکانیزمی کۆنفرانسەکان دەبێت بە شێوەیەک بێ کاریگەری دروست بکا لەسەر ئەو تاکەی کە جێی لەو بابەتە دەبێ ئامادەی ئەو سمینارانە دەبێ ئەگەر هاتوو ئەو سمینارانە ئەو کۆڕ و کۆبوونەوانە ئەو چالاکیانەی کە دەکرێت لە بۆ ڕاوەستانەوەی تونند و تیژی بەرامبەر بە ژنان و هەروەها دیاریکردنی ئەرک و مافی تاکەکان ئەگەر بێت و بە شێوەیەکی با بڵێن ڕاست بە شێوەیەکی ڕاست بکرێت لە شوێنی ڕاست بکرێ تەنیا تەرخان نەبی لە بۆ چەند گروپێک و چەند کەسێک کە ئەمە ئەوەی دەیبینین بەداخەوە دەڵێم وایە ساڵانە لە چەند هوتێلێک چەند کۆڕ و کۆبوونەوەیەک دەکرێت هەمان ساڵ لەوانەیە 20 ساڵە هەمانش دووبارە دەبیتەوە هەمان چین هەمان کەس لەوانی ساڵی ئەگەر ژماری یەک دوو کە زیاد بکرێ ئیتر هەمان کۆمەڵەن دەچنەوە هەمان کۆڕ و کۆبنەوە کەواتە بۆ شێوەیە هیچ سوودێکی نابی هیچ کاریگەریەک دانانی لەسەر کەمکردنەوەی تونند و تیژی بەرامبەر بە ژنان پێویستە ئەو کۆڕ و سمینارانە ببرێتە ناو قوتابخانەکان ناو شوێنە گشتیەکان بۆی کاریگەری خۆی دابنێ لەسەر کەمکردنەوەی تونند و تیژی بەرامبەر بە ژنان. بەڵێ زۆر سپاس بۆ خات و کۆسترەت ئەحمەد نووسەر و چالکوانی بواری ژنان سپاس بۆ میوانداریەکەت. بەڵێ عزیزان تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی بەیانی کورسات نیوزیش پێشکەشکرا ڕۆژانی دیکە هاوکارانم لە کاتژمێر 8 دەبنەوە میوانی ماڵەکانتان بۆ ئەمڕۆ کاتتانەرە ماڵتان ئاوەدان.